بەڵە خۆشویستان لەگەڵتان بەردەوامین تەوەرێکمان هەیە ئەمڕۆ باس لە خوێندنگاکەین. هەمیشە وتومانەوانەی بە تایبەتی لە تاراوگەن زۆر گرنگە گرنگی بە زمانی کوردی بدەن، زۆر گرنگە زمانی دایکە کوردیە، چونکە لە وڵاتانە زمانێکی تر و بۆ زمانێکی بێگانە ئەخوێنرێ. بەڵام لە پاڵ ئەوەشدا خۆشبەختین کە کوردانی ئێمە لە تاراوگە منداڵەکانیان ئەنێنە بەر هەندێک خوێندنگە کە گرنگی بەوانە کوردیەکانە دەن و ڕێنووسی کوردی و ئەلفوبێی کوردی فێری منداڵان دەکرێت. یەکێک لە خوێندنگانە خوێندنگەی وشەیە کە لە بەریتانیا بە دیاریکراویش لە شاری لەندەن ئەمان خوێندکار وەردەگرن و لە ڕێی چالاکی هونەریشەوە منداڵان فێری زمانی کوردیەکەن. باسی هاندان و پشتیوانی و مامۆستایانەکەن کە لەو خوێندنگەیە کار دەکەن و پرۆگرامەکەیان چییە، چالاکیەکانیان چین. هەموو ئەمانە بە سوپاسەوە مامۆستا ئاسۆز عوسمان ڕێخەری ڕێکخراوی وشە لە بەریتانیا کە ئێستا هاتووەوە لە کوردستان ئێمەش بە دەرفەتمانزانی گفتوگویەک لەسەر ئەم خوێندنگای بکەین. مامۆستاگیان بەخێر بێت. مامۆستاگیان زۆر بەخێر بیتەوە، بەخێر بێ بۆ ئێرە. زۆر سپاستانەکەم، زۆر سپاس بۆ میوانداریەکەتان ئەرکتان کێشە. بەخێردارم نمونەتان زۆر بێ و دەستان خۆش بێ. زۆر بەخێر بێ. خوێندنگەی وشە لە چیەوە بیرتانەوە کردەوە؟ خوێندنگەیەک دابنێن بۆ زمانی کوردی و ناویشتان ناوشە. بە دیاریکراوی ناوی وشە لە وشەی کوردیەوە هاتووە. لە ڕاستیە کە من وەکو سەرەتا دەستم بە ئەو کارە کرد، مناڵەکانی خۆمم ئەبر بۆ خوێندنگەی کوردی، مناڵی تریشم ئەبینی کە چەنە بە پەرۆشن خۆیان و خێزانەکانیان کە زمانی کوردی بمێنێتەوە لای مناڵەکانیان. بڕیارم ما لای خۆم و منیش بەو کارە هەستم. لە کاتێکە زۆربەی زۆری خوێندنگەکان کە ئاستەمیانە هاتە ڕێگە زۆریان داخران، زۆریان بەردەوام نەبوون. هەر لەو کاتۆ لە نزیکی 2007-2008 من دەستم بەوە کرد کەوا خوێندنگەی کوردی دابنم لە بە دیاریکراوی لە شاری لەندەنە. وشەی وشە لە وشەی کوردیەوە هات. لە ڕاستیە سەرەتا من مناڵەکانم فێری پیتەکانە کرد، پیتەکان بوون بە وشە، وشەکانیش ئەبوون بە ڕستە. ئیتر وشەی کوردیش لە لای من زۆر زۆر جوان بوو، لەبەرەوە هەموو کارەکانم ناوی ڕێکخراوەکە، ناوی پەرتوکەکانم، ناوی وشەکان، هەتا لە پۆلی شاکە دەست پێکەین بە وشە دەست پێکەین. هەستەکەم مناڵەکان زۆر زوو پیانەگا، زۆر زوو فێری زاراوەکانە بن. مامۆستا لە چ تەمەنێکەوە مناڵ ئەتوانێت بێت بۆ لای ئێوە بۆی کە فێری وشەی کوردی بێت؟ لە تەمەنی 5 ساڵیەوە ئێمە وەریانەگرین، لەبەرەوەی کە ئەو شوێنانی ئیشی تیاکەین هەمووی با بڵێن تایبەتە بە مناڵی سەر و 5 ساڵ. ئەگەر تەمەنیان گەورەتر بێ بەڵام هیچ لە زمانی کوردی نەزانن، شارەزای هیچ وشەیەک نەبن، لە گەورەی شایەوە توان فێریانکە؟ بەڵێ ئەوە وای لێکردین کە ئێمە پەرتووکی خۆمان و سەرچاوی خوێندنی خۆمان دابنین، چکە زۆربەی زۆری مناڵەکان بەسەریان ناتێپەڕێ لە 5 ساڵیەوە ناتوانن بێنە خوێندنگا یا مەسەلەن بەه لەبەر هەر هۆکارێ بێ نانە خوێندنگە کە گەورەترە بن. ئەو سەرچاوانی کە ئێمە دامانناوە بۆ هەموو کەس باشە، بۆ مناڵیش باشە و بۆ گەورەش باشە. فێری هەموو شەکانە بن، فێری هەموو ڕستەکانە بن، فێری پەرەگرافە بن با بڵێن. پۆلتانەیە مامۆستا؟ بەڵێ پۆلتانەیە لە پۆلی 1-2-3یان ناتەنها زمانی لێڤڵمان هەیە با بڵێن، ئاستەکانمان ئاستمانەیە نزیکەی 5 ئاستە. 5 ئاستە لە سەرەتاوە دەست پێکات تاکو. زۆر باش. مامۆستا ئێوە بە چ تەکنیکێک مناڵان فێری وشە و زمانی شیرینی کوردیەکان، تەکنیکەکانی ئێوە بۆ فێربوون چییە؟ خۆی ئێمە سەرەتا وەکو مامۆستا شێوازی وانەوتنەوەی جیاوازی خۆمان هەیە. وە بوتم سەرەتا وشیان فێرەکەین، با بڵێن پیتەکانیان فێرەکەین. پیتەکان تەنها نووسین و خوێندنەوە زۆر جار دروستیەکان شتیان بۆ هێنین کە چالاکی هونەریشتان هەیە هەر بۆ چالاکی هونەریمان زۆر زۆرە بەڵێ. ئەیتر کە مناڵەکان فێری وشە و پیت بوو ڕستەی دروست کرد، دوای ئەوان ئەتوانن با بڵێن ئەیکەن بە پەرەگرافیش دروستەکەن زۆر جار. بۆچی گرنگە منداڵ فێری زمانی ڕەسەنی زمانی دایک بێت؟ وەنگە ئەم پرسیارە دڵنیام ئێوە زۆر ڕوبەڕوویان هەندێک دایک و باوکەڵە بۆچێتی خۆ هەر فێرە بێ لە هەیەڵێ، بەڵام لە کۆتایە زۆر دایک و باوکم بینیوە بۆ شێوەیان تۆ بەس کە مناڵەکان خۆیان گەورە بن لە بەریتانیایە و ئەبینن کە چەنە پێویستە زمانی تر بزانی جگە لە زمانی ئینگلیزی، ئەو کاتەیەنەوە بەلای ئێمە. ئەو کاتە پیان ناخۆشە کە بەسەریان ناتێپەڕیوە. زۆر باشە. اینجا ئێستا لە وێنەکانە ئەیبینین کە مناڵەکان و خوێندکاران کە چۆن لە ناوپۆلەکانە فێری خوێندنەوە بن، فێری نووسینە بن، دەستان خۆش بێت، ماندوونە بن. مامۆستا لە ئێستای خوێندنگاکەی ئێوە لە چەند
خوێندکار پێک هاتۆ بوون مەچەند خوێندکارتانەیە بە هەموو ئاستەکانەوە هەفتەی خوێندکارەکانی چەند ڕۆژی ژیان بۆلاتان بڵێ وڵا ئێمە خوێندنگەکانمان بە پێ ئەوەی کە خوان لە خوێندنگی خوانە هەموو هەفتەکە 5 ڕۆژی لە بانی تاکوی ئێوارە لە خوێندنگی خوانە مەشغوڵن ئێمە تەنها ئەتوانین لە ئێوارانە بە شێوەی ئۆنلاین وانەکان بگەێنین ویان ئەتوانین لە خوێندکارەکە لە نێو خوێندنگەکە بێت بەڵێ ئێوە لە لەندەنن یەکێک لەوات سوزانم ئەمریکا من ئەڵمانەیە هۆڵندا هەمانە لە ئەڵمانیا هەیە لە هەر وڵاتێک بێت ئەتوانێت پەیوەندیمان پێوەکە و سوودمن دەبێلی زۆرترینی هینی چه وڵاتێکە بۆ نمونونەکە بەریتانیا کوردانی بەریتانیا خۆشبەختانە زۆربەی زۆریان ئەو هوشیاریان هەیە کە زمانی دایک زۆر گرنگە بۆ مناڵەکانیان زۆر پیان باشە کە لای مناڵەکانیان بمێنێتەوە کللتوری کوردی شێوازی فێربوون یاخود ئاستی ئەو خوێندکارانی کە لە لای ئێوەن لە چاستێکدان زوو فێری زمانەکە بن یان زۆر زوو فێرە بن زۆر زوو فێرە بن بڕواناکەی کە چەند بڕواکەی مناڵمان هەیە ڕەنگە لە فەیسبووکەکەی خۆم کە دامناوە بیبینن خەڵکی تر کە کۆمنتیان بۆ نووسێڵە من ناتوانم ئاوابی خوێنمەوە زۆر جوان ئەخێنەوە زۆر جوان هۆنراوەکان لە بەرەکەن زۆر جوان ئەیکەن بە گۆرانی وەکو خۆتان لەوانەیە بینی بێتان گۆرانیەکانی ئێمە اینجا لە هەمووی گرنگتر هۆنراوەکانی ئێمەش هەمووی هەڵقڵاوی ئەوەیە باڵێن وەکو مناڵێک کە لێەوە بۆ کوردستانی بڵێت مناڵێک بۆ کولتوری کوردی بڵێ مناڵێ بۆ کوردستانی لا خۆشەویست بێ باش ئێستا ئەمانە کۆمەڵێک گوێنی زۆر جوانی خاتو ئاەن کە هاتۆتە لامان و ئەوە تا وێنەکەی لە پشتیشمانەوە هەیە و ئەمە قازە و ئەمەی تر چوزانم سروشتە و ئێوارەیە و ئەمە دارە و دەوەن و کۆمەڵێک بابەت دیسە من ئەگەر ئاوە بە مناڵێک بە وێنە بۆی ڕوونکەمەوە ڕەنگە باشتر بگەن لە وێنەکانی ئێوە شابینی منداڵ سەرقاڵی وێنە کێشان و ئەم بابەتانەیە یعنی ئەتانوێت لە ڕێکاری هوەریشەوە وشەکان زیاتر بگا سیستەمەکە چۆنە لای ئێوە هاوشێوەی خوێندنگەیە یان جیاوازە هاوشێوەی خوێندنگەیە بەپێی سیستمی خوێندنی بەریتانیا مامۆستا پێویستە سەرەتا پرسیار لە مناڵ بکە دوایی مناڵ هەنێک ڕوونکردنەوەی بڵێن مامۆستاکە بۆی دەرەکەی ئاستی مناڵەکە لە چیایە لە پۆلە دوای مناڵە مامۆستا هەنێ ڕوونکردنەوەی تر ئەیە دوای چالاکی ئەی بە مناڵەکە ئەنجا ئەو چالاکیانی کێمەین بە مناڵەکان زیاتر وێنە کێشانە وێنە کێشانەکانش زیاتر شتی کوردیە مەسەن بۆ نمونە دەستار لەوانەیە زۆر مناڵ لە کوردستانیش نەزانێت وێنەی دەستار بکێشێ یا وێنەی مەسەنن مەشکەیەک بکێشێ یا وێنەی ژنێک بکا بە جلی کوردیەوە یا وێنەی ئەو گوڵە نێرگز و کارتی دروستکردنی کارتی پیرۆزبایی و ئەوانە مناڵەکان لای ئێمە هەموو ئەم شتانە ئەکەن پۆستەری زۆر جوان دروستەکەن یا ناوی هەموو شاخەکان هەموو شاخەکان وێنە جەشنونایی شاخەکانی لەسەر هەر زۆر باشە مامۆستا لە لای ئێوە چ قۆناغێکی تر قۆناغی کۆتاییەکەی تر ئەو مناڵە پێویست ناکابێتەوە بۆ خوێندنگاکی ئێوە لای مناڵەکە بێ ئەڵم وەرە کە بابەتم هەیە پلانم هەیە تا کۆتایی ئێستا با بڵێن لێرە پۆلی حەوت کەمە خۆم کردومە بە پەرتووکێکی پێشتر پەرتووکی پۆلی حەوت ڕەش و سپی بوو لێرە زۆر پەرتووکێکی با بڵێن بێزار کەر بوو کە بیەی بەدەستی مناڵ هاتووم ئەوم خۆم کردووە بە پەرتووکێکی ڕەنگا و ڕەنگی پڕ لە چالاکی کە ناوی شاعیری تیا ناوی شعرەکانی تیا با بڵێن ڕێزمانی کوردی تیا ئێستا ئەوە ئاستی کۆتاییە بەڵام هێشتا لەگەڵەوەشە ئەگەڕێم با بڵێن لە گوگڵ بێ لە کتێبە کوردەکانی تر بێت بابەتی تریان بێنم قەت ناڵێم بەس هەڕڵێم وەرن باشە هەندێک مناڵ هەیە ینی تا تەمەنی 16 ساڵی و 7 ساڵیش هەر لەوێ گەورە بوو ڕەنگە هەر بەم خوێندنگایانی نەزانی بێ هەیە لەو تەمەنەیە هات پێتەلاتان بێوێ لەو تەمەنەیە خۆی فێری زمانی کوردی بکە بەیەگومان هاتووە بە تایبەتی و ئەوانە شاتون کە یعنی کە تەنها دایکیانە باوکیان کووردە تۆسێ قورسترە لەگەڵەوانیشە بەڵام خۆشبەختانە ئەوانە زیاتریان یەشن لەبەرەوەی کە دایکیان زمانێکی ترە باوکیان زمانێکی ترە سێرەکە دای بۆ نمونە زمانی دایکێزانێ پێی ناخۆشە زمانی باوکی نەزانێ پێی ناخۆشە کە بێتەوە لەگەڵ باوکی لەگەڵ کە سوکاریا قسە بکات و نەتوانێت لیان تێبگە لەو مناڵانم زۆرە تەنانە زۆر جارانێ هەر بە تایبەتیش دەرسیان پێ بڵم ئەمنە گرنگی بە زمانەکە هیچ ئینگلیزێک هاتۆ بۆ لاتان حەسکا فێری کوردی ببێ وەڵا تا ئێستا ئەوە نا بڵم هەر دایک و باوکی ئینگلیزە بەس هەبوو با بڵێن ژنی گەورە
کە ئەیانەوێ بێن لێرە لەگەڵ ڕێکخراوەکانە کار بکەن ئەوەم هەبوو ئەو یا تێکەڵاوی لەگەڵ ڕەوەندی کوردیا بیزەکەن دراوسێتیش خۆی سە لە دراوسێتی ژێر حەزیان زۆر لە دۆڵم و یابراخەوە بیانەوە تۆزە یابراخیشمان لەگەڵا خۆن زۆر حەزەکەن بەڵێ هەمان بووە اینجا بە ئاریمایی سایگانیش بکەین لای خوشکەکەی و لای ئایەوە ئێستا مایک ئامادەی و بۆ تۆ لەگەڵ تۆ بکەین فەرمووەرە مامەزازۆس یەکەم جار هاتن بەیانی چووە ئەوێ طبعا من دیقەتی ئەمیانم ناب چۆی هاتەوتم بۆ خۆیانەیەکیان گۆڕیەوە گەورەکان گۆڕیەوە بەس دوانن ماشەڵڵا مەگەر تۆزار بە خژەکەیان لێکی ئەنجام بکەیت ئەم تۆزە ناڵا قژل خۆ پێی ناخۆش نیە تەزە دیقەت بێ ئاخرین جاجیانەکەی ساخان تۆش هەروتان دەرچووی پێمە بە خوێنکاری پێمان خوێندکارن لە قۆناغی چوار بۆ مایکەکە قسەمان بۆ بکە هەر بێ بە خۆی ئەو مایکە بگرا تۆ بەش لە بەشی چی بەدام مایکەکە ئادەی سایکیان بزانین من لە خۆشستان خات و سایە خات و ئایا شێوەکار کە ئەمڕۆ ئەمە متابلو جوانە هێناوەتە لامان مامۆستا زۆر جوانە دەستە خۆش کردووە مناڵەکانیش لای ئێمەش ببوورە لای ئێمەش هەمان کارەکەن بەڕاستی بۆ شێوازە زۆر جارەڵم یعنی ئەبێ ڕۆژێک بێ ئەمەش پێشانگا بۆ ئێوە بکەمەوە زۆر کاری جوانیان هەیە ئەوەش کارێکی گرنگانی لە ڕێی پێشانگاوە فێری زمانی بەنیاز نین کارێکی هاوبەش بکەم بەیەکەوە بۆ ئەو میوزیک بژەنێ و تۆش سەرقاڵی سفێکی هادە ئەم بۆ بژەنێ داشم نابوو کە لە پەیجەکەی خۆشمان بڵاوی کەمەوە شتێکی وا بکەم بەڵێ زۆر باش سایە قەت نەبوو تۆ خەریکی ڤایۆلێنەکە و بی ئایا لەو دیوە هەوارکارە دەبەسە بووە ئاری چۆن ئەم باسی کێو ساتانەمان بۆ بکەن لە بەروی هەم خوشکەکەم تۆ زەمایکەکە نزیککەرەوە سایجە لە بەروی هەم خوشکەکەم زۆر جددیە لە ڕسمان بە هەمان شێ خۆشمام جا ژوورەکانمان جەیە بەزانی لەیەکەوە نزیکین تر هەر جارێک بۆ نەکە ڕسمە کێشە منیش دەسەکەمە تەمرین تر جاری وایە ئەڵێ ئەرێ و تاو نەبووی و تاو نەبووی کامتان زووتر کۆڵێن وڵی کەسان کۆڵین ئینجاڵێن دوانەکان بۆ شێوازن ئەگەر ئیشەڵا قەت نەخۆش نەبن هەمیشە هەر لە خۆشییا بن و لە شتاق بن ئەڵێ گەریکێکیان شوێنێکی ئازاری بێتری شانەز بە ئازارەکەوان ڕاستەکەوەی من تەنانە دەگەر نەخۆش توش مایکە نزیکەرە هەڵامەت تێشتێ بگرم عنی ئەکیت هەرە بێت دوو ڕۆژ دوای ئەمیش توش بێت جاری خۆی پارێزێ خۆی پارێزێ ئەڵێ بۆنە تۆ نەخۆشی لێم نزیک مەبەربانم توتمە خوب بۆی خۆی لاگەی هەر نەخۆشەکەی کارتان لەگەڵتان گەورەتر چەند یاخواتەمەند دێژ بەخوا لە یەکتان نەکا دوانەیەکی زۆر جوانن بەیەکەوە هەر هەبن ئیشەڵڵا کارمانە بێ ئیشەڵڵا پێکەوە ئێمە بە لە پشتی کامێرە باسی پرۆژەیەکیش کرا بەڵام نامانێت لێرە باسیکەین باشە پرۆژەیەکەوە بە سوپرایزیە هێڵینەوە کتابلۆکە و گەیشت بەچی وڵی ئیشەکەم حالێن ئیشی تیا ماوە بەس شکە لە بەرەوی کەمێک تەڕە ئەبێت چاوەڕێکە موشک بێتەوە اینجا ئیشتیاکەم بەس تقریبان لێری یەکەم ئیشم تیا کردو بەڵێ چەندێکە بێت چاوەڕێکی نوشک بێتەوە لەم بەرنامە فریاکەوی یان نەوەڵا فریای ناکەوی نەگەر هاوڕێیان مامتوانن یەک دیمەنی تابلۆکەمان بنێ با ئێمەش بیبینین بزانین گەیشتۆ بە چی قۆناغێک باشە اینجا منویسمێک پرسیار لە ئایەوە نیە بەڵێ لە ئایا بکەم چ کاتێک بڕیارەی کە تۆ تابلۆ لەسەر بابەتێک کێشی چی وا لە تۆکە وڵایی ئەها شتەکە هەستی خۆتە ئەها شتێک ئەڵێن هەنێک هونەرمەند کاتێکە بێتاقەتێکی هەیە یاخود خۆشیێکی هەیە ئەچە لە تابلۆکەیە دەریە بڕێ ئێمە قسێکی ئەڵێ هونەرمەندان ناگرین ئێمە تابلۆ دروستەکەین ئەو قسەیە هەیە کە ئێمە بۆ نمونە من جاری ئەوەی لە ناختانەیە بە تابلۆ ڕێک وایە ئەوەی کە لە ناخمانەیە لە تابلۆکەیە دەدرێ بڕین اینجا بۆ نمونە لە هەموو تابلۆیەکە ئەگەر سێری بکەی هونەرمەندەکە خۆی ئەبینیتەوە لە تابلۆکەیە ڕاستی زۆر جوانە تابلۆکەی دەستە خۆش بێ یاماندوو نەبی لێریەکەویشە ئەوە هێشتا نەما بەڵام خۆشبەختی نا لە تابلۆکان ناماوە دەستە خۆش بێ دەستا خۆش بێ سپاس بۆ ڕۆنامان بوون پێکۆ دوچین تامی خواردنەکەکەین بازارەت هەندێک گفتوگۆ لەگەڵ مامۆستا سۆسا بکەین مامۆستا سۆس ناخیان ئەکەن بە تابلۆ ینی ئەو مناڵانش کە لە ڕێی تابلۆوە کاتێک شتێکی کێشن لیانە پرسن ئەمە بە کوردی چی و کردووە بەتاکیید مەبەسی سەرەکی ئێمە ئەوەیە کە لە ڕێی تابلۆکۆ نزیکیان خێنەوە لە زمانی کوردی هەر وێنەیەکی کێشا ئەبێ بۆمان باس بکات کە چییە و دوایەوە ئەبێ ئەو وێنەیە
پەیوەست بێ بە کوردستانەوە قەت ڕۆژێ لە ڕۆژان داوامان لێ نەکردن وێنێ پێشەن لە بۆ ئەو وڵاتەی کە لی ئەژین بە پێچوانەوە هەموو کاتێ هەر هێناومانەتەوە بۆ کوردستان لە ڕێی خوێندنی کوردیەکە و پەرتوکەکانیانەوە بووبێ وێنەکانیان بووبێ ئەو گۆرانیانە بووبێ کە وتیانە لەم ماوەی دواییە نزیکەی 5-6 گۆرانیمان تۆمار کرد بۆیان هەمویان بوو بە دەنگێکی زڵاڵ بۆیان و زۆر بە جوانی ئەیانوتەوە تەنانەت مناڵەکانی تری شایانوت ئێمەش بە گۆرانی بڵێن یعنی ئەوە زۆرە پێشتریان و نا شەرمەکەین یا ناتوانین بە کوردی قسە بکەین ناتوانین بە گۆرانی بڵێن بە کوردی بەڵام لەگەڵەوە دوای بینینی گۆرانەکان بینیمان مناڵێکی زۆر خۆی داواکە کە بەرهەمی ئامادە بکەین زۆر باشە دەستە خۆش بەما مساکیان اینجا